ادي صباحي بريارك جفينا يا انجمنا وزين عراقب سركات يا محمد شيع السوداني وكون بتنو اوصا بريار سربيشنيار حكومة هرما كردستان بتن سرفي بنجاري ما ميوانا كيا وجي روميو هكاري سكرتيري گشتيه بارتي ديمقراطي بيت نهرين لهوليرة قلميا دسبيكي باريس هكايتو جلك بخير هاتي فيجبيني شنا صباحيني كو بريار بدتن كو يا أنجمنا وزير عراقي سير بيشنيان شاندا وحكومة هرما كردستان بله وديارة كو خلالك تكنيكي هيا كو كيشاك الدف مهوان ما روميو هكاري اگر قول مهابة النهار جارة كتر از بسیار بکم پیشبینیا جناب تشابو جوینا صبحیه انجمنا وزیر عراقی جبو پیشنیارن حکومت هرما کردستان و پیشنیارن دانی کین درش خایان جی یک جی کرتا خایان کو شاندنا 800 میلیارد بو هرما کردستان موچه فرمان بین هرما کردستان بەڵێ ئێوارە باش بۆ بینەرانی کوردستان 24 ئەو بەڕێزانەی پێش من باسی ئەوەیان کرد باسییان لە باشی و یاخود لە چاچی و لە ئیجابیەتی وەفدی هاوبەشی و یاخود وەفدی مشترەکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەفتەی کۆتای هەفتەی ڕابردوو چوون سەردانی بەغدایان کرد سەردانی لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق و سەرکردە سیاسیەکانی عێراق دانیشتن و گفتوگۆ و گفتوگویەکی تێر و تەسەلیان کرد من پێم وایە ئەنجامی ئەو گفتوگۆیانە ئەنجامێکی باش دەبێ بۆ کۆبوونەوەکەی سبەینەی ئەنجومەنی وەزیرانی عێراق چونکی ئەوەی ئێمە تێگەیشتین ئەتوانم بڵێم 90 لە سەدای کێشەکە چارەسەر کراوە لە کاتی گفتوگۆکردن لەگەڵ لایەنە سیاسیەکان و بە تایبەتی لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقە کەواتە منیش دەنگم دەخەمە پاڵدەنجی ئەو بەڕێزانەی پێش من قسەیان کرد و تەکیدیان لە یەکڕیزی ماڵی کوردستانیان کرد هەر کاتێک کە وەفدی کوردستان وەفدی حکومی بێت یاخود وەفدی پەرلەمانی بێت یان وەفدی هەر لایەنێک بێ ئەگەر هەر حزبێک و بەتەنیا چوو بێتە بەغدا مفاوەزاتی کرده بێ من پێم وایە ئەنجامێکی باشیان دەست نەکەوتەوە بەڵام هەر کاتێک بە یەکگرتووی و وەفدێکی هاوبەش کە پێکات هاتبێت لە سەرجەم یاخود بەشی هەرە زۆری ئەو لایەنانی کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی دوای پاڵپشتی فراکسیۆنەکانی کوردستانی لە ئەنجومەنی نوێرانەری عێراقا پێشبینی کراوە و ئەنجامی گفتوگۆیەکانیش بە ئیجابی دەرچووە و سەرکەوتوانە بووەوە و ئەنجامی خۆی پێکاوە بۆیە من پێم وایە ئەنجامی سەردانەکەی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی و جێگیری سەرۆکی حکوومەت کاک قوبات تاڵەبانی و ئەوانی ترەوە من پێم وایە ئیشێکی زۆر باش کراوە و ئەتوانم بڵێم سەرجەم ئەو داخوازیانێک کە داوایان کردووە بۆ نمونە بۆ موچەی مانجی 7 و 8 و تا کۆتایی ئەم ساڵ بەڵام ئێمە نابێت دەستەوەستان دابنیشین تەنها چاوەڕێی تەوابوونی و چەند مانگە بکەین ئەبێ ئەوانەی کە لە کوردستانەوە لە بەغدان لە ئەنجومەنی نوێرانان لە حکوومەتی فیدراڵن هەمویان ئەبێ بە تاکید ئەبێ شەو ڕۆژ لە کاردا بن ئیشی خۆیان بکەن بۆ ئەوەی نەوەک دواتر لە کۆتایی ئەم ساڵدا جارێکتر پێویستی بە وەفد نردنەوە و یاخود گفتوگۆیەکی تر بێت کەواتە بۆ چوونی ئێوە ڕێککەوتن لەگەڵ بەغدا و ڕازیبوونی ئەو لایەنانی کە تا ئێستا کۆسپ و تەگەریان دروستە کرد لە بەردەم ڕێککەوتنەکانی هەولێر و بەغدا ینی چارەسەری ئەم کێشەیە چارەسەرێکی بنەڕەتی نییە پێتان وایە کە کورد دەبێت کاری زیاتر بک بۆ ئەوەی کە چارەسەرێکی بنەڕەتی بدۆزێتەوە بەڵێ من پێم وایە ئەبێ
کاری باشتر بکرێتن چونکی چەندەها جار ڕێککەوتن کراوە بەڵام بۆ ماوەی دوای 3 یاخود 6 مانگ جارێکتر کێشەکە سەری هەڵداوەتەوە بۆیە من پێم وایە ئەمە بۆ چوونی منە هیوادارم بۆ چوونی منە من پێم وایە تا کۆتایی ئەم ساڵ ئەم 4-5 مانگە حکوومەتی فیدراالی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێرێت بەڵام خۆی بە گوێرەی قسەکانی ئەو بەڕێزانەی کە ئێستا تەمسیلی هەرێمی کوردستان دەکەن لە ئەنجومەنی نوێنەران لە حکوومەتی فیدراالی عێراقدا ئەوانش باس لەوە دەکەن کە ئەبرێ هەوڵێکی جدی بدرێت بۆ تعدیلکردنی هەندێک لە مادە و بڕگەکانی بودجەی عێراق بۆ هەر 3 ساڵەکان 2023 و 2024 و 2025 کەواتە هێشتا هەوڵدان هەر ئەبێ بکرێتن دوای ئەو ماوەیەکە لەسەری ڕێککەوتون چونکی ئێمە تەجروبایکی زۆرمان هەیە من نەتوانم بڵێم تەجروبایکی تاڵمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقە لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردوودا هەموو کاتێ ڕێککەوتن کراوە بەڵام دوای ماوەیەک پەشێمانی کەوتووە و جارێکتر کێشەکان سەریان هەڵداوەتەوە بۆیە پێویستە بە شێوەیەکی بمبڕانە ئەم کێشانە چارەسەر بکرێن بە تایبەتی لە ڕووی یاساییەوە. باشە بەرز هەکایەتە گوت دەبێتن کارێ یعنی باشتر بێتەگرن بۆ ڕۆژن داهاتی ئەو کارێ باشتر چاوا بتن چه شێوە بتن ژێلایە کوردان و لایەنێن و حزب و پارتن سیاسیên کوردستانی ji bo daha da nekevne nefsê kêşeyan karê baştir çawa bidin من مەبەستم لە کاری باشتر من باسی لایەنە یاساییەکەم کرد لە بودجەی عێراقدا بۆ ساڵی 2023 تا 2025 خۆزێرێک لەو بەڕێزانەی کە تەمسیلی هەرێمی کوردستان دەکەن لە بەتایبەتی لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا باس لە هەندێک خەلەل دەکەن کە لە هەندێک ناڕێکی لە هەندێک لە بڕگەکانی یاخود مادەکانی ئەم بودجەیە کە ئەڵێن پێویستە چارەسەر بکرێتن من مەبەستم ئەم لاینە یاساییەکەیە بەڕاستی ئەبێت چارەسەر بکرێتن بۆ ئەوەی جارێکتر پێویست نەکات هەموو کاتێک کە کێشە سەر هەڵبداتەوە سەرۆکی حکوومەت و وەبدی پایە بەرز بچێت. زۆر باشە ئێستا فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا لە هەوڵی ئەوەدان کە یاسای بودجە هەموار بکەنەوە چونکە دەڵێن ئەم یاسایە هەندێک ناحەقی بەرامبەر بە موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان تێدایە ئێوە وەکو پێکاتەکان نەرین و بۆچوونی ئەوە چییە لەسەر هەموارکردنەوە یاسای بودجە؟ ئێمە بەشێکین پێکاتەکان بەشێکی زوندون لە هەرێمی کوردستان لە خەڵکی کوردستان لە خاچی هەرێمی کوردستانەکەواتە هەر شتێک باش بێت بۆ خەڵکی کوردستان بۆ پێکاتەکانیش باش دەبێت وە بە پێچوانش بە هەمان شێوە ڕەنجی دەداتەوە بەڵێ ئێمەش لەگەڵ ئەوەین ئێمەش خەمخۆرین بۆ ئەوەی یاساکە هەموار بکرێتەوە ئەو خەلەلانە یاخود ئەو ناڕێشیێنەی لەو مادە و بڕگانەی کە هەموو جارێ هەرێمی کوردستان تووشی ئەم کێشانە دەکاتەوە ئەبێت چارەسەر بکرێتن بەڵێ ئێمە پشتگیری لە چارەسەرکردنی ئەو کێشانە دەکەین. کێشە ناو ئەوە گوتی ئەو بەرگێن دەبێتن یعنی هین وەک پێکاتەکان بەڕێز هەکاری دەبێتن کارتی دەبێتەکردن سەرڕاستکردنەوە باشتر بدەن من نەک کێشە من نەموتوە کێشەی پێکاتە ئەڵێم ئەو کێشانەی کە بەڕێزانی بۆچونەوە پێکاتەکان سەروان سەرڕاستکردنەوەوان بەرگیان پێدەچێت هەندێ بڕگە هەبێت تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە ئەوانەی پەیوەستن بە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوانەی پەیوەست بن بە موچەی بۆ نمونە پێشمەرگە ئەم جۆرە بڕگانە بە شێوەیەکی هەڵواسراوی ماونەتەوە ئەبێت چارەسەر بکرێتن. دەستخۆش بەڵێ بەڕێز ڕۆمیۆ هەکاری سکرتێری گشتی پارتی دیموکراتی بەیتەل نەهرین لە هەولێرەوە میوانی ئەمە بووی زۆر سپاس.